ئەزیزانم لە سووریادا و نەبێ هەر تەنها بەندیخانەکانی یاخو شوێنەکانی دامەزراوە ئاسایشەکانی حکوومەتی سووریا مایی مەترسیم نیگەرانی بن بۆ هاوڵاتیانی سووری و بۆ سەرهەڵداوانی گەلی سووریا. بەڵکو نەخۆشخانەکانیش ئێستا جێی گومان و نیگەرانیە بە تایبەتی بۆ ئەو بریندارانەی کە لە خۆپیشاندانەکان یاخو لە ئاکامی تۆپباران و شەڕەکانی ناو سووریادا زامار دەبن. زۆرێک لە بریندارەکان بۆ چارەسەرکردنی تەندروستی خۆیان دەگەێنە وڵاتی لوبنان تا لەوێ لە نەخۆشخانەکاندا تیماری زامەکانیان بکرێت. حەسنە ژنی ماڵ بوو لەگەڵ هاوسەرەکەی دوو منداڵیدا لە دەوروبەری شاری حومس دەژیان تا 4 مانگ لەمەوە بەر بەهۆی بردومانەکانەوە ناچار بوون جێبهێڵن. بەڵام کاتێک وایان دەزانی کاتێکی گونجاوە بۆ گەڕانەوە کارەسات ڕوویدا. تەواوی خێزانەکە بەسەر ماتۆڕێکەوە بوون کاتێک موشەکێک لێدان. کچەکەم لە باوەشمدا بوو لە دەمی ڕووداوەکەدا لە ناو باوەشمدا نەما هەستێکی زۆر ناخۆش بوو. هەرگیز ناڵەی موشەکەکەم لە یاد ناچێت. لێدانی دڵم چۆن کەوتینە سەرزەوی و یەکسەر دەستم بە نزا و پاڕانەوە کرد. مناڵەکانی حەسنە لە شوێنی ڕووداوەکەدا گیانیان لەدەستدا و دواتریش هاوسەرەکەی مرد و خۆشی هەردوو قاچی لەدەستدا. قاچم نەمان دەمزانی دەیبڕنەوە. سەرهەڵداوان یارمەتی حەسنیاندا تا لە حومسەوە بڕوا بۆ تەرابولسی لوبنان. ڕێگەکە خۆی تەنها 2 کاتژمێرە بەڵام بە 12 کاتژمێر بڕیان. هەر کە گەیشتە لوبنان ڕێکخراوی خاچی سوور هێنایان بۆ ئەم نەخۆشخانەیە. ئەم پیاوە کە نایە ناسنامەکەی ئاشکرا بکرێت دەڵێ ئەفسەری لەشکر بووە بەڵام لە مانگی یەکدا جیابۆتەوە. پەیوەندی کردووە بە لەشکری ئازادی سووریاوە. لە مانگی 4دا لە شەڕی حومس بریندار دەبێ بۆ دەڵێت توندوتیژیەکانی سووریا هەڵەی سەرۆکی سووریان. بەشار سەرکردەی لەشکری سوورگایە و هیچ هەنگاوێک بەبێ فەرمانی ڕاستەوخۆی ئەو نانرێت. جابۆیە هەر شێک لە سووریا ڕوودەدات گوراکەی لە ئەستوی بەشاردایە. خۆی و دارودەستەکەی فەرمان ڕەوای هەموو شتێکن. ئەم ئەفسەرە وێڕای برینە زۆرەکانی پەیمانی داوە جارێکی تریش لە ڕیزی ئۆپۆزیسیۆندا شەڕی ڕژێمی سووریا بکاتەوە. پاش نەشتەگەرەیەکە ڕاستەخۆ دەچمەوە ڕێزی لەشکری ئازادی سووریا. حوسنی کەسێکی سیڤیلە و 6 مانگ لەمەوبەر هەر لە حومس بریندار بوو دەڵێ پاش چارەسەرکردنی ئەمیشی وادارە بگەڕێتەوە و یارمەتی بدا لەوەی سووریا ئازاد بێ. بەڕاستی پێویستە چاک ببمەوە تا بتوانم بگەڕێمەوە بۆ سووریا و لەگەڵ ئەو خەڵکەدا بم. هەروادێ و وەرەمبەرز دەبێتەوە و هیوام زۆرە کە بەم زوانە هەموو سوورەکان ئاهەنگ دەگێڕن. تەنانەت پزیشکەکانیش دەستگیر دەکرێن و ئەشکەنجەش دەدرێن و هەروەها دەشکوژرێن بەدەستی هێزە سەربازیەکانی حکوومەتی سووریا. ئەم پزیشکە دەڵێ بۆ نزیکەی ساڵێک لە سووریا گیراوە و لێیان داوە چووکە دراوسەیەکی برینداری تیمار کردووە. کەسێکی سڤیلم خێزانم هەیە زۆر ناودارم. بنکەی تەلەنووسیم هەیە مامۆستام لە زانکۆ کەچی لە پڕ بووم بە تاوانبار. بۆ چونکە یارمەتی دراوسەکەمم داوە. وەک حەسنەی بێوەژن بریندارەکانی سووریا بە بەهێزی دەمێننەوە لە نێوەندی توندوتیژیەکانی ناو سووریاشدا حەسنە ژان و ئازارەکانی خۆی کردووە بە شێعر و داوای سەرکەوتن و ئازادی لە پیاوانی وڵاتەکەی دەکات.